وان سنووری هەنگاریا و یۆنان بۆ گواستنەوەی ڕەوشی ئەو پەنابەرانەی لەو سنوورە کە دەیانەوێت وەکو پەنابەر ڕووبکەنە وڵاتانی ئەوروپا. بەڵێ بەڕێزان وەک پێشتر ئاماژەمان پێکرد ئەوە وێنەی ژمارەیەک بەشێک لە پەنابەرانە ئەو پەنابەرانی کە ڕوویان لە وڵاتی یۆنان کردووە ئەوە دەواازەی سنووری نێوان یۆنان و هەنگاریایە کە ئەو هاوڵاتیانە دەیانەوێت لە ڕێگەی وڵاتی هەنگاریاوە کۆچکەن بەرەو ئەڵمانیا و نەمسا و وڵاتانی دیکەی یەکێتی ئەوروپا لە ماوەی ڕابردوودا دوایەوەی چەند جارێک لە بۆداپێستی پایتەختی هەنگاریا بەرپرسانی وڵاتە وێزگەی شەمەندەفەرەکانیان داخست بەڕووی پەنابەراندا بەڵام دوایەوە وێزگەی شەمەندەفەرەکانی بۆداپێستی هەنگاریا کرایەوە و ڕێگە بە هاوڵاتیان درا کە لێوە کۆچکەن بەرە وڵاتانی ئەوروپا بەتایبەت نەمسا و ئەڵمانیا و لە ماوەی ڕابردوودا ئەنجێلا مەرکەلی ڕاوێژکاری ئەڵمانیا بڕیاریدا کە دەرگای وڵاتەکەی واڵاکە بەڕووی پەنابەراندا و ئاماژی بەوە کردووە کە ئەڵمانیا ئێستا نزیکەی 800,000 پەنابەری وەرگرتووە.